پێشمەرگەی هەولێری خاوەن پلەی دووەمی ڕیزبەندی لە یاریەکانی هەفتەی 19 خولی نایابی کوردستان لەسەر یاریگای خۆی لە پیرمام پێشوازی لە ئاکرەی پاڵەوانی وەرزی ڕابردوو کرد. لە نیوە یەکەم ئاستی هەردوو تیپ تا ڕادەیەک لە یەکۆ نزیک بوو. سەرەتا خاوەن خاک دەست پێشخەر بوو لە هێرشەکانی و هەوڵی بۆ تۆمارکردنی گۆڵێکی خێرا. ئاکرێش وەڵامی هەبوو بە هەمان شێوە هەوڵی تۆمارکردنی گۆڵی دەدا، بەڵام هێرشەکانی نەبوونە هەڕەشەی ڕاستەقینە بۆ سەر گۆڵی خاوەن ماڵ. لا بەرامبەردا پێشمەرگە ناوە بەناوە وەڵامی میوانەکەی دەدایەوە. دادزی دەرفەتێکی زۆر باشی لە پێش بوو پێشمەرگەی هەولێر لە یاریەکە پێش بخات. لە دەستیدا نیوە یەکەم بانجامێکی سپی کۆتایی هات. لا نیوەی دووەم پێشمەرگەی هەولێری خاوەن ماڵ باشتر بیندرا و چەند دەرفەتێکی لە پێش بوو تا بە گۆڵ بگات. محەممەد جەوهەر دەرفەتی شکاندنی بربەست یەکسانی هەبوو، نەیتوانی سوودی لێوەرگرێت. تا فیکەی کۆتایی هاتنی یاریەکە لەلایەن نابژوانەوە ئەنجام گۆڕانکایی بەسەردا نەهات و بە یەکسانیەکی نەرێنی بە بێتۆمارکردنی گۆڵ کۆتایی هات. هەلە سەرەتا یاریەکەەوە مەسەڕەحەت بۆ سێ خاڵی یاریەکە یاریمان دەکرد، کۆنتترۆلی تەواوی یاریگاشمان کردبوو، چەند هەڵی ئاسانیشمان لە دەستدا. ئیترەوە تۆپی پێەیە یانی ئاکرجانیەکی بەهێزە خاوەنی دوو نازناوی پاس ساڵە. ئینشاڵڵا لە یاریەکانی داهاتوودا هەوڵدن ئێمە قەرەبووی و خاڵانە بکەین و کە لە ئەم ڕۆ لە دەستمان داوە. الحەمدوللا وەکیان مەمزانین یۆنە پێشمەرگە یۆنەکە گەڵێکە باشە و ماژی بەراوێت خۆ بۆش کردبوون هەرچەندە هەفتەیە چویە ڕاستیەوەی بووین بەرامبەریانەوە ڕۆڕاتمە یۆری نەکرد هەوی بچەکتە سیرا خۆ نەکرد واسی شەڵە بشین یۆریت بێتدا تعویزە نەتیجە توێ بکەین ئینشاڵڵا. بەم ئەنجامە پێشمەرگەی هەولێر بە 36 خاڵ هەر لە خانەی دووەمی ڕیزبەندی مایەوە. ئاکرێش بە 26 خاڵ پاشەکشەی کرد بۆ خانەی شەشەمی ڕیزبەندی. حوسێن محەممەد کەناڵی پێام پیرمام.